بەکر عەلی ئەو شاعیرەی هاواری دەکرد با شەقامەکان بە گوڵ سوورکەین، بەڵام دواتر شەقامەکان بە خوێنی ئاڵی ئەو سوورکران. ئازادی ڕەنگە بوونی ماڵێک نەبێ بۆ تۆ کە بتوانی تێدا بژیت و جوڵە بکەیت، بەڵکو ئازادی دەشێ ئەوە بێت کە هەموو جیهان ماڵی خۆت بێ. سەرجەم ئەو کۆمەڵگایانەی ئازادی لە تابلۆدا دەفرۆشن، هەموو ئەو گەلانەی لە شارەکانیاندا مەیدانێکیان هەیە بۆ ئازادی یان پارکەکانیان ئەو ناوە وەردەگرن. زادەی نەبوونی ئازادیە و تەمەناکردنی خەڵکەکە بووە بۆ ئازادی، گەرنا ئازادی لە چوارچێوە گیراوە و کۆتکردنی مرۆڤ و چەمکەکەیە. حامیە ئەو خانوە قوڕینانەی خاپور کران بەسەر خەڵکەکەیدا و خوێنی بەکرەکانی ئاوێتەی قوڕ کرد و پاشان ناویان لێنا پارکی ئازادی. بەکر عەلی گوڵە سوورەکەی حامیە. ئێوە کەبیر لە گۆڕینی ئەو ژیانە قوڕینەمان ناکەنەوە بۆ ژیانێکی وەک خۆتان گوڵین، بۆ هێندەشمان پێڕەوا نابینن. ئەوە دەقی ئەو قسەی بەکر عەلی شاعیر بوو کە لە یاریگای سلێمانی و لە یەکی ئایری ساڵی 1994 لە یادی جەژنی کرێکاراندا پێشکەشی کرد. ڕخنەی قوڵی ئاراستەی ئیداری سلێمانی کرد لەسەر فەرمانی تێکدانی خانۆکانی حامیە کە خەڵکی هەژار و بێدەرەتان و ژیان قوڕینینی تێدا بوو. لێرە بەدواوە بەکر عەلی شاعیر بەو ناسۆرەی خۆیەوە بوو بە پەناگەی خەڵکی هەژار، لە بێلانەی خۆیەوە بوو بەلانەی خەڵکی دەردەدار، لەو برین و هەڵقرچانەی خۆیەوە پەیڤەکانی وەک دەستیان دابێ لە هەور بەرز و شێدار بوون. بەکر مەبەستی بوو سەرباری نابوتیەکانی سوڵتە و سیاسەت و واقع، خەڵکی دەستبەرداری جوانەکانی ژیان نەبێت و بەردەوام بە ئەوینەوە بژی. 19 مانگی 6 ساڵی 1968 لە گەڕەکی کانیەسکانی شاری سلێمانی بەکر عەلی لەدایک بوو. هەژاری و دەردەداری و لەژبەباری و بێحاڵی لە دەوری گرمۆڵە دەبن و دەرفەتی تەواوکردنی خوێندنی نادەن و تا پۆلی دووی ناوەندی دەخوێنێت. بەڵام لای بەکر عەلی عشقی کتێب و دێڕ و نووسین و ڕۆشنبیری بە جۆرێکە نایبەستێتەوە بە خوێندن و لە دەرەوەی سیستەم هەوڵی خۆی دەدات. ساڵی 1970 بە تۆمەتی هێنانی پێشمەرگە بۆ ناوشار لەلایەن ڕژێمی بەعسەوە بۆ ماوەی 4 مانگ دەستگیر دەکرێت. دوای ڕاپەڕینی خەڵکی باشووری کوردستان و دواتر دروستبوونی پەرلەمان و حکوومەتی هەرێم لە ساڵی 1992 شاعیران و نووسەران و ڕۆژنامەنووسان ئاهێکیان بەبەرداهات کە لەمە دوا ئازادانە لە ژێردەسەڵاتی کوردیدا کار بکەن و بۆیان ببێتە پەناگەیەک. بەڵام ئەو هیوایە هەر لە دەستپێکەوە کب بوو. هێزە کوردەکان لەسەر دەسەڵات و ئابووری کەوتنە ململانیە و جەنگ لەگەڵ یەکتر لا پەیوەست بە ژیانی خەڵکیشەوە بە ناوی پرۆژەی خزمەتگوزاری. ئەو شەقامانەیان فراوان دەکرد کە هەژارەکانی تێدا بوون، ئەو باخچانەیان دەبڕی کە بێنەواکان لە ژێریدا بوون، ئەو دیوارانەیان ڕوخاند کە لە قوڕ و بەر دروست کرابوون. لێرە بەدواوە ئەوان باڵیاندا بە خەڵک و فڕینیان لێ زەوت کرد، چاویان بە خەڵکدا و ڕوانینیان لێ قەدەغەکردن. یەکێ لەو بەناو پرۆژانە تێکدانی خانوە قوڕینەکانی حامیە بوو کە تاپۆیان نەبوو. خەڵکە هەژارەکان نوێنەرێکیان لە خۆیان دیاری کرد بۆ ئەوەی لەگەڵ یەکەی ئیداری ئەو کاتی سلێمانی کۆبێتەوە و داواکارەکانیان بگەێنێ و پێیان بڵێ گەر ژیانیان بۆ دابین ناکەن ژیانیان لێ زەوت مەکەن. بەکر عەلی ساڵی 1993 کۆبەرهەمی شعری بڵاو کردەوە، پاشان بوو بە سەرنووسەری گۆڤارێک بە ناوی خاک و خۆڵ، بەڵام بەردەوام نەبوو. هەفتەی هەشتی ساڵی 1994 ئاسایشی سلێمانی بەکر عەلی لە ماڵە قوڕینەکەی خۆیدا دەستگیر دەکات و ماوەی 6 ڕۆژ گلی دەداتەوە. بڕیار بوو ڕۆژی یەکی مانگی 9 خانۆکانی حامیە بڕوخێنرێت. لە کاتێکدا خەڵک چۆڵی نەکردبوو، خەڵکی نیشتەجێی حامیە بڕیاریدا خۆپشاندانێکی ئەمنانە لا بەردەم قایمقامەتی شارەکە بکەن. بەکر عەلی دیارترینی ئەو کەسانە بوو کە سەرباری ئازاری خۆی ناسۆری خەڵکەکەشی هەڵگرت بوو. دواتر بە چەک هەوڵدرا خۆپشاندانەکە کۆتایی پێبێنرێت. ئەمە ڕاستە، ئێمە ئەو ژیانەی خۆشمان بە شایستەی خۆمان نازانین، بەڵام چی بکەین ناچارین پێی قایل بین. ئەی کە ناچارین بەو ژیانە قایل بین، بۆ ئەبێ هێشتا وەک بین لە گۆڕینی ئەو ژیانە قوڕینەمان ناکەنەوە بە ژیانێکی وەکی خۆیان گوڵین، بۆ هێندەشمان پێڕەوا نابینن. دەی باشە باکەم مەسئولی شازی حکومەتی هەرێم و فەقیر دۆست لە خۆی ڕابینێ ئێمە بە بەرجی حامی بۆ چۆڵەکەین، بابێ تەنها یەک هەفتە دەوامەکەی لەژێر ئەو لەوحەخانە قوڕینە و پڕ ئەسپێ و دووکەڵانەی ئێمەدا بکە. من دڵنیام هەر لە ڕۆژان یەکەم و ئیستیقالی ئێ بە حیزبەکەی نەخەو و خۆراک. لەو کاتەدا بەشێک لە چەکدارەکان بە ئاراستەی بەکر عەلی تەقە دەکەن و لە دواوە گولەیەکی بەردەکەوێت. دوای برینداربوونی باپێی سەرچاوەکان چەکدارەکان بە برینداری دەستبەرداری نابن و گولەیەک لە نزیکەوە ئاراستەی دەمی دەکەن و هەر لەوێ تیرۆری دەکەن. لێرەوە ئەو دەمەی کە کانی وشە و پەیوی حەقین بوو خەڵتانی خوێن کرا. لێرەوە شەقامەکان لە شوێنی گوڵی سوور
بە خوێنی سووری بەکر عەلیدا پۆشرا. دایکی دوای 2 ساڵ لە دووری بەکر وەفاتی کرد، ئەگەرچی هیچ هەوڵێک نەبوو بۆ بە سزاگەیاندنی تاوانباران و لە پاڵەمەشدا هەوڵدرا بۆ ونکردنی ناوەکەشی، بەڵام خەڵک ڕێگەی نەدا بەکر بیر بچێتەوە و لە یادەوەریاندا هەڵیان گرت و بە تێکستە شیعرەکانی ئاوپەرژێنی ڕۆحیان دەکەن.